کۆنگرەی نەتەوەی کوردستان بە شانازیەوە هاتوونەتە سەر گۆڕی ئەم پیاوە نەمرا کە ژیانی تەرخان کرد بۆ کوردایەتی و کوردستانی بوون. ینی بەڕاستی مام جەلال لە هەر کوێکا بووە ئاوەدانی و ئاشتی و برایەتی لەوێ بووە و ئێمە وەکو کورد بەڕاستی لەم 3 ساڵەیە لە دوای ونبوونی مام جەلال خۆشی و ئاشتی و برایەتیمان وەکو پێویست ینی لێمان تۆراوە بەڕاستی وەکو کوردواتەنی خێرمان لە خۆمان نەدی لە دوای وەفاتکردنی مام جەلال و من ڕێیم وایە و بیرروبۆچوونیشم وایە مام جەلال بیرمەندێک بوو شۆڕژگێڕێک بوو لە بابەت شۆڕژگێڕە جیهانیەکان و ئەتوانین ڕێباز و ڕیچکەکەیشی بە مەکتەبێک بشوبهێنین بە بیرروبۆچوونێک بشوبهێنین چونکە ئەو ڕابەرە مەزنە بەڕاستی سەرمەشقی کوردایەتی و کوردستانی بوون لە ئاسی هەر 4 پارچەی کوردستانە نەک کوردستانی باشوور. نمونەشمان بۆ ئەوە لە هەر کوێکە هەر کوردێ پێویستی بە مام جەلال و یەکێتی نیشتمانی بوو بێ پێشمەرگەکانی یەکێتی و بیرمەندەکانی مام جەلال و خوێندکارەکانی مام جەلال لەوێ بوونە.